معاش وەگرت هیچ کردێ بەس معاشی وەگرین هەر وەختە وەگرین جێژدەمە ئێوە وەکو فەرمانبەرانی خانە نشین کە ڕۆژانە سەردانی ئێرە دەکەن هۆکاری چییە کە ڕۆژانە بە بەردەوام سەردانی ئێرە دەکەن بە تایبەت لە جەژندا وڵای ئێمە هەموو ڕۆژە لێرە بەنسبەتەمە ئەو چەند سارەکە لێرە بەس جێژدی مە معاش وەگرت هیچ کردێ بەس معاشی وەگرین هەر وەختە وەگرین جێژدەمە ئەلحەمدولیلا جێژدەمان زۆر بوو هەر دوو مانگ سێ مانگ جارێک دەبتە جێژدەرەوە معاشکە نادرێ پاش دوو مانگ سێ مانگ جارە وەری دەکەینە جێژدێ ئەوە جێژدێ ئەمە هەردین ئێرە جێبێ پارەییانە ئەوی پارەوی زۆر ناتێرە ئەوی بێپارەوی زیاتر دێتێرە لە بێ پارەی زیاتر دێنێ زیاتر بێ پارێ چێت جێتکەمان نمایار ئێرەمانە تا چەند دڵخۆشی کە لەگەڵ هاوڕێیان و فەرمانبەرانی هاوتەمەند لێرە کۆ دەبنەوە وڵات تەمە زۆر کەیفمان بەیەکتر دێ چکە چ سارێک یەکتر ڕاستن ئێستا لەگەڵ ئەوەی برادرەیە سی سار سەر یاری دەیراسە قەدی پێشتر درا دەپازە سار پێکەوە بدە سی سار پێکوی تر ئەوە هەر خۆشەکەمە ئەو کەسانەیە لێرە کە دەیان بین زیاتر سێ بچمە جادەی کەداناسن بەس لێرە مشین دەپازە کە سی کەسی دەناسن والله من هیچ شوێنێکم نییە کە لە ماڵەوە دێمە دەرەوە شوێنێکم نیە بچم کاتی لێ بەسەر ببم ئەو شوێنە نەبی کە بە ناوی سنتەری خانە نشینانی هەولێرە وا بزانم سەر ئاستی نەهەریمی کوردستان بەڵکو سەر ئاستی عێراقیش بیستومە کە شوێنێکی وان نیە لە هیچ شارێک تایبەت بە خانە نشینان شوێنێکی خۆشە هەموو زۆربەی یەکتر دەناسین لە تەمەەن لە یەک نزیکین هەریەکە چەند ساڵێک هیچی کەمتر لە 20 ساڵ خزمەتی وەزیفەی نەبینیوە ماوەستا لەگەڵ نووسین و خوێندنەوە چۆنی ئێستا بەخوا چاوم کەمێ زایف بووە خوێندەوەم کەم بۆتەوە نووسینیشم هەر نەماوە تقریبان ئەستا نانووسم ماوەیەکی زۆر لە ڕۆژنامەکانی دوای ڕاپەڕین هەرێمی کوردستان لە ڕۆژنامەکان بە زمانی عەرەبیم زیاتر نووسی لە ڕۆژنامەکانی کە دەردەچوو لە ئیتیحاد و لە ڕێگای کوردستان و لە خەباتی عەرەبی ئەوانە شتم بڵاو کردوتەوە باش بۆ ینی هەمووشم دوای لە کتێبێک کۆ کردەوە بە ناوی خەواتر وە ذیکرایات لە سلێمانی بۆیان چاپ کردم ئێستاش ئەو کتێبە دووسێ دانە ماوە هەندێکم دا کتێبخانەکانیش کاتی خۆی دایمەن باسی سوورودی عێراقی دەکەی وەڵام من عێراقی لە تەمەنێکی زۆر زۆر لە گوێم لێ بوو لەبەرمە هەستێکی نەتەوایەتی بەهێز دەبوو پێشان من ئێستا زۆر زار باسیەوە دەکەم دەڵێم من سروودی عێراقیم هەموو لە بەرەوە واتە منێ یعنی کوردایەتی دەکەم بۆ مەمەستە دەڵێم بەڵام لام وایە ئەو شتانە زۆر هەستێنێتەوەش لاواز بوو بەڕاستی بەداخەوە خەڵکیی زۆر قوربانیاندا بەڵام بۆ ئامانزێک بوون لام وایە نەگەیشتن ئەو ئامانزانە بۆ بەرژەوەندی شخصی و حزبایەتی زیاتر زۆربەی ڕۆژان دەینە ئێرە بەنسبەتە خۆم ئەغلب ڕۆژە هەموو ڕۆژە دێنە ئێرە دێنە ئێرە کاتەکەی دەکوژین تەقاعدین دێن بڕێکدا دەنیشین و دومینەی دەکەین و قسان دەکەینەوە دەین بەێ ئەوجا ئەتو پێم برێ لە دۆمینی لاعیبە چی باشی یعنی باش تقریبان باش خراپ نییە ئێرە چ زۆرە فەرمانبەرە چ خانە نشینی لێیە هەموو زۆرە خانە نشینی واللهی برام هەموو زۆرەی لێیە بە تایبەتی مامۆستای زۆر لێیە فەراشی لێیە مۆزەفی دایری حکومی لێیە هەموو بابەتەچی لێ شورتەی لێیە احتیمالە پێشمەرگەی زۆری لێبی پێشمەرگەی خانە نشین هەموو بابەتەچی دێت